ئیمامی ابن قەیم ڕەحمەتی خوا لێبێ بەسەرهاتێکمان بۆ باسەکات ئەفەرمێن ڕۆشتم بەلای ئافرەتێک تەمەنی 40 ساڵ بوو، 40 ساڵ گەورە کچ بوو، لە سەرەمەرگا بوو، دەڵێ دەگریا حاڵی زۆر خراپ بوو، ڕووی کردە باوکی وتی باوە گردنت ئازا نەبێ، داوا ئەکەم لە خوای گەورە، داوا ئەکەم لە خوای گەورە لەم دنیا و لەو دنیا ئیسراحەت نەکەی، چونکە منت لە خۆشی ژیان بێبەش کرد. یا ڕەبی خوایە داوات لێ ئەەکەم باوکم چۆن منی لە خۆشی ژیان بێبەش کرد، فڵان و فڵان بە دڵم بوو هاتن داوام نەیهێڵا شووی پێ بکەم، خوایە داوا ئەەکەم لە خوای گەورە، باوکی دانیشتە بوو، داوا ئەەکەم لە خوای گەورە، یەک شتێک ناڵێم باوە، ئەڵێم خوایە چۆن باوکم منی لە خۆشیەکانی ژیان مەحروم کرد، خوایە مەحرومەکەی لە خۆشی و شادی. ئەڵێ ئەم قسەی کرد و شایەتمانی هێنا وەفاتی کرد. ئیتر باوک بخۆی بەهەر بگری، وەڵا نایڵم چوو بۆ فڵان کەسکەی بێگانەیە، با بێگانە بێ چییە؟ ئەوەی کە ژنی خزمی هێنا زۆری چاکی هەڵقۆڕان، گرنگ ئەوەی باش بێ، خوتر بەعام بێگانەکە باشترە، بەعام ناڵێم 100%. ئەو سەردەمی پەنجاکان واز دەبێنە، 50 و 60ەکان ڕۆیشت، ئێستا ڕۆژێکی ترە ئەبێ بزانیت چۆن تەسەڕوفاتەکەی. ئەمڕۆ ڕۆژی ئەنتەرنێت و مۆبایلە، نابێکو 50کان لێک و 60کان لێخوڕی، نابێکو 80کان لێخوڕی. باو باپیرم وای کە منیش واکەم، دەی وا بکە سەرنجامەکەی بینیت. بەخوا چۆن دژمندار ڕاکە بێت تۆش ڕاکەی. کەواتە ئاگاداری خۆت بە، ئەگەر ئافرەت بە زۆر بە شوویاندا یا کوڕ بە زۆر بە ژنیان بۆ هێنا، دڵنیا بە سەرنجامەکەی یا خۆ کوشتنە، یا زینایە، یا جیابوونەوەی، یا نەخۆشی قورس و گرانە. کەواتە کچەکەی خۆت جگەرگۆشەکەی خۆت مەفەوتێنە، ئەوەندە ئینسان بێویژدان بێ ڕەحم بە جگەرگۆشەی خۆی نەکات. وەڵا ئەمە کچە، وەڵا ئەوەی تۆ بە دڵ بێ ناڵم شووی پێ بکەیت، لە دڵنیا بە ئەوەشی تۆ بە دڵت نییە دەیکات، ئەوە دڵنیا بەلەوە، ئەوەی تۆ بە دڵت نییە دەیکات. کەواتە ئاگاداری خۆمان بین.